دوای 2 ساڵ ئامادەکاری دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی جینۆسایدی کورد لە شاری سلێمانی بەڕێوەچوو. پابەندیەکانی خۆی جێبەجێ بکات بە تایبەتی کە دادگای باڵای تاوانەکانی عێراق ئەم پرۆسانی بە جینۆساید ناسیوە. بەدریە تۆپاچ یەکێکە لە بەشداربووانی کۆنفرانسەکە و لە شاری دێرسیمی باکووری کوردستانەوە بە جلوبەرگە نەریتیەکەی کوردانی عەلەویەوە بەشداری کۆنفرانسەکەی کردووە. ئەو بەشدار بووە بە پێویستی دەزانێت سەرجەمە و جینۆسایدانەی بە سەرگەلی کورددا هاتوون بنووسرێتەوە و لە لاپەڕەکانی مێژوودا تۆمار بکرێت. ئەو کۆنفرانس بۆمی gelek مهمە. Ez ڕۆژنەویرە کوردان گفتاری دیکەم و ez دیرەکێ کوردان داهینە باش فام دیکەم. قەتلیەمە ژێنۆسیدê Helepçe dahîne baş fam dikim. Çünkü dîrokê me hete sahibê jenosidan ra hatin nivîskirin lê em dixwazin dîrokê xwe em bi xwe nivîs bikin. Jenosidî qetilkerdîşê yek helqe. Wayîrên jenosid yani sahibên jenosid nexwazî şarek din bibe. Ew dixwazî tena yek şer, yek ala, yek ziman, yek bawerî dixwazî. Helqê din nexwazî. Eger wisa bûzî qetliyam bixwe qetliyam esas kene û helq qetil kene. Qetliyaman de tena kuştin ne. Tena mirov kuştin neye qetleme. Qetliyam dixwazî serê helq de çi hene, dîrokê helq de çi hene, ew jî qetil bikere. کۆنفرانسەکە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕێکخراوە. لە 7 وڵاتی جیاوازەوە بەشدارن و توێژەران بەشداریان کردووە. کۆنفرانسەکە لە چەندین پانێڵ و چالاکی پێکدێت و ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت. گرنگی و کۆنفرانسە لەوەدا ئێمە لەگەڵ ناوەندە زانستیەکانە لە دەرەوەی هەست و سۆز قسە لەسەر ئەو حاڵەتە بکەین، ئەوش بە توێژینەوەی زانستی و بە میتۆدی زانستی بتوانین ئەم بابەتە شەنوکە بکەین. لە کۆنفرانسەکەدا توێژەران بە 25 توێژینەوە کە لە ڕێگەی ژمارەیەک پانێڵەوە تاوتوێ دەکرێت بەشداریان کردووە. هەروەها توێژینەوەکان جگە لە زمانی کوردی بە ژمارەیەک زمانی دیکەش پێشکەش دەکرێن. توێژینەوەی کە وەکو توێژەر دەیان نووسین و ئامادەیان دەکەین و بە تایبەتیش کاتێک کە کۆنفرانسێکی زانستی لە پشتەوە بێ کاریگەری و ڕۆڵی خۆی هەیە، ئەمە وا دەکا چۆن بڵێ توێژینەوەکان بەهای تایبەتی خۆیان هەبێ، هەروەها زیاتر دەنگی کورد بە نەتەوە جیاوازەکان و بە دەنگ و ڕەنگە جیاوازەکان زۆرتر بناسێنرێت و بگات بە زۆربەی زۆری خەڵکەکانی تر. میدیا ڕۆڵێکی زۆر باشی بینیوە لە گەیاندنی جینۆسایدی گەلی کورد، بەڵام ئێمە خۆمان لەبەرەوەی یەک دەوڵەت دین، لەبەرەوەی لە ڕووکاری یاسایی شەو نەمانتوانی زۆریشی بۆ بکەین، نەمانتوانیوە بەڕاستی سوود لە هەموو وێنەکانی جینۆسایدی گەلی کورد ببینین کە هەمانن. لە دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی جینۆسایدی کورددا میوانەکان لە ژمارەیەک وڵاتەوە بەشداریان کردووە و لە ڕێگەی ژمارەیەک توێژینەوەی زانستیەوە پرسی جینۆسایدی کورد دەخرێتە ڕوو. هانا مەحموود، میدیای سبەی، سلێمانی.